ئەچمە لای هەواڵێکی ترمان کە ئەویش هونەرمەند فەرزاد مەهدی نیایە کە بەکارەکانی سەرنجی کەسێکی بیانی ڕادەکێشێت کە لە هەفتەی ئەم مانگەدا ئەم هونەرمەندە دیارە کە ئەویش فەرزاد مەهدی نیایە با بڵاوکردنەوەی پارچە ڤیدیۆیەک لەنێو تۆڕی ئینستاگرام و هەروەها لەنێو تۆڕە کۆمەڵایەتیەکاندا هەر بە زووی بووە جێی سەرنج کاتێک کە لەگەڵ کەسێکی بیانی بەڕەچەڵک تایوانی لەنێو سروشتی هەورامانەوە دەرەکەوێت و بەیەکەوە گۆرانی ئەڵێن و ئەوەی جێی سەرنجە چیرۆکی ڤیدیۆکە چیرۆکێکی زۆر سەرنج ڕاکێشە کە بۆ ساڵەکانی پێشووترە گەڕێتەوە کاتێکە ئەو هونەرمەندە لە تێرمیناڵی ئۆتۆمبیلەکانی سنە لە تارانی پایتەختی ئێرانەوە ئەو کەسابینێت و بەیەکەوە گەشتەکەن و باسی کاری هونەری و هەروەها گۆرانی وتن ئەکەن و چیرۆکەکە بەردەوامە بێت تا هونەرمەند فەرزاد مەهدی ئەو کەسە بانگێشەکات بۆ نمایشی ساڵانە لە هەورامان. هونەرمەند فەرزاد مەهدی نییە بەکارەکانی سەرنجی کەسێکی بیانی ڕادەکێشێت. هەفتەی ئەم مانگە هونەرمەندی دیاری کورد فەرزاد مەهدی نییە با بڵاوکردنەوەی پارچە ڤیدیۆیەک لەنێو تۆڕی ئینستاگرام هەر بەزووی بۆ جێی سەرنج کاتێک لەگەڵ کەسێکی بیانی بەڕەچەڵک تایوانی لە ناو سروشتی هەورامانەوە دەرەکەوێت و بەیەکەوە گۆرانی هەورامێڵێن. ئەوەی کە جێی سەرنجە چیرۆکی ڤیدیۆکە بۆ ساڵەکانی پێشووترە گەڕێتەوە کاتێک ئەو هونەرمەندە بەڕێکەوت لە تێرمیناڵی ئۆتۆمبیلەکانی سنە لە تارانی پایتەختی ئێرانەوە ئەو کەسا بینێت و بەیەکەوە گەشتەکەن و باسی کاری هونەری خۆی بۆ کات و چیرۆکەکە بەردەوامە بێت هەتا فەرزاد مەهدی ئەو کەسە بانگێشتەکات بۆ نمایشی ساڵانە لە هەورامانی تەخت بە ناوی پیرشالیار و دواتر بەیەکەوە کاتەکانیان بەسرە بن و هەروەها فێری گۆرانی هەورامیشە بێت. كاسه بارا